باشە دکتۆر بۆ پێی کە بەڕێستان خەڵکی کەلارن لەوێ لە دایک بوون و لە زۆربەی چاوپێکەوتنەکانتان باس لەوە دەکەی کە ئێوە خزمەتی گەل و نیشتیمان دەکەن دەمەوێت بزانم چ شتێک کردووە بۆ کەلار وەکو خزمەتکردن بۆ ئەو ناوچەیە گەلێ بێ بەڵێ ئێمە لە پێشار من لە کەلارە لەدایک بوو و لە قوتابخانەی کەلارە سنفی کڵاسی پۆلی ششم تاوا کردووە قوتابخانەکەمان لە قڕ دروستکرا بوو حتا پەنجەرەکانی شوشەی پێوە نەبوو با سەرما گەرما بێپرس لەو پەنجەرانەوە هاتە ناو کڵاسەکەمانەوە لە دەرگاکەی چوو دەرەوە بێپرس لەمە دەرتێکی وە من شەشی ناو دیمتەوە شەشی سەرەتایی بەهەرحاڵ دوای ئەوە من گەورە بووم ئیتر لە کەلارە نیشتەجێ نەبووم دوای ئەوە سانەویم تەواو کرد چوون بوومە پێشمەرگە لە پێشمەرگایەتی شۆ چوومە دەرێ ئەوەنە ساڵ لە دەرەوەی وڵات بوو ئێدی بەڵام سۆز و چێژم بۆ کەلار هەمیشە هەیە و ئەلعان سرکەوانەکانی کەلاری کۆنم لە بیرە دانە دانەی